خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە کێشەی ئێستای نێوان هەرێمی کوردستان و بەغدا بابەتی نەوت و نانەوتیە کاگەڕێتەوە بۆ گیرفانی هەریەک لە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. چەند مانگێکە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە بە دۆخێکی سەخت و قرسدا تێپەڕ دەبێت. باشترەوە بڵێم کە دۆخی گیرفانی هاوڵاتیان نەوەکی هەرێمی کوردستان زۆر بابەتی ڕێکەوتن لێک تێگەیشتن لێک نزیک بوونەوە هەوڵەکان کۆبوونەوەکان لیژنێک چوو لیژنەیەک هات ئەمانە هەموو زۆر دەستەواژەی ئاشناون لە گوێی بینەرانی یان هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. 72 کاتژمێر دیاری کراوە هەوڵێکی چڕ و پڕ هەیە. دوای ئەوەی چەند جارێک ڕێکەوت لێک تێگەیشتن کرا و هەندێک جار ناویان لێنا ڕێکەوتن بەڵام جێبەجێ نابوو. ئێمە باسی ئەوەکەین ئایا هەرێمی کوردستان دەرچەیەکی دیکەی هەیە بۆ فرۆشتنی نەوت؟ ئایا هەرێمی کوردستان دەتوانێت ڕێگەی دیکە بگرێتە بەر؟ ئایا ئەگەر ڕێککەوین چ سوودێکمان هەیە و چ زیانێکی؟ ئێمەم شەو لەبارەی داهاتی نەوتی و ئەو 72 کاتژمێرە گفتوگۆکەیت لەگەڵ بەڕێز گۆڤەن شێروانی شارەزای کاروباری یانوزە و سامانە سروشتەکان. هەڵبەت بڕیار بوو ئەندازیار عەبدوڵڵا قازی سەرۆکی کۆمپانیای نەوتی هیلال کە پەیوەنددارە بە پرسی وزە لە هەرێمی کوردستان لەگەڵمان بەشدار بێت لە بەغداوە، بەڵام بەداخەوە لە دوا ساتەکانەوە احتیزاری نایەوە و نەیتوانی بەشدار بێ و بە هەر هۆکارێک بێتتر بابەتەکە استیارە زۆر لە بەرپرسەکان خۆیانیان لێ نادەن. لەگەڵ بەڕێز گۆڤەن گفتوگۆکەین. کا گۆڤەن ئەوەی زانیاریت هەبێ بەڕێستان گەیشتۆتە چ بابەتێک ئەو ڕێکەوتنە؟ ئایا لێک تێگەیشتنە ڕێکەوتنە ئەمجارە ناوی لێ بنین وتیان ئەمڕۆ لیژنەیەک کۆبووتەوە هەرچەندە مەسلەی داهاتی نانەوتی شێ بەڵام ئێمە باسی پرسی نەوتەکەین. سلااو ڕێزم بۆ کەناڵی کورتسات و بینێرانی عزیز و بۆ بەڕێستان. من ناوم دکتۆر گۆڤەن شێروانیمە، مامۆستای زانکۆ و پسپۆری نەوت لە هەولێرە و لەگەڵتانم. ئەوەی کە دوا لێدوانی ڕێزدار دکتۆر وەزیری دەرەوەی عێراق دکتۆر باسیەوەی کرد کە زۆر نزیکن لە ڕێککەوتن لەو ڕۆژانە بە دیار دەکەوی و فعلەنش ئەوڕۆ لە ئەخبار کە باسکرا کە ئەو لیژنەی وزاریە کە دەستنیشان کرابوو بۆ دەستنیشانکردنی کێشەکان و پێشنیارکردنی چارەسەر ئەمڕۆ دوا راپۆرتی خۆیان ڕادستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیان کرد محەممەد شیاع سوودانی گوایە بەیانی ئەخوێنتەوە و بڕیار لەسەر دەدرێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە لە کاتی ڕۆژی سێشەمی داهاتوو. ئەو خلافەی کە هەبوو وا دیارە ئێستا تقریبا هەل کراوەتەوە هەرچەندە بڕیاری خەرجکردنەکە دەرنەچووە و وەکو جەنابەت باس کرد داهاتی نەوتی و ناونەوتی خلافەکە بوو لەسەری خۆتان نەزانم بە پێی یاسای ئیدارەی مالی ژمارەی 6 2019 تەنها داهاتە فیدرالیەکان 150 ڕەوانەی حکوومەتی فیدرال دەکەوە 150 لە پارێزگەکان و وارەمەکان دەمێنێتەوە. بەڵام کێشەکە وا دروستکرا چونکە وزارەتی دارایی شتی زیاتری داوا کرد، سەرجەم باج و ڕسوماتی داوا کرد، سەرجەم وزارەکان و دەستگاکانی حکوومەت. ئەمەش گونجاو نییە نە لەگەل یاسای بودجە نە لەگەل یاسای ئیدارەی مالی ژمارە 6 2019. باشە بەڕێز دکتۆر با باسی پرسی نەوت بکەین. ئێمە لە دوای بڕیارەکەی دادگای یان لیژنەی تەحکیمی پاریس ناتوانی هەرێمی کوردستان نەوت بفرۆشیان هیچ کۆنتراکتێک بکە. لەم حاڵەتەدا ماوەیەکی زۆرە باس لە ڕێکەوتن دەکرێت دوای ئەم بڕیارەوە. ئەم ڕێکەوتنە بۆ ناگاتە نەتیجە ئەنجام. ئایا پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە پیلانجێڕێکەیە لەو ناوەیە کە ئێمە پێی نەزانین؟ یعنی بەپێی بۆ چوونی بەڕێستان هەمووەکو شارەزای وەک مامۆستایەکی زانکۆ؟ خۆی بڕیاری دادگای پاریس کە مانگی 3 2023 دەرچووە لە دوای ئەم هەناردەکردنی نەوت ڕاوەستال بۆ ماوەی 2 ساڵونی و زیانێکی گەورە گەیان بە ئابووری عێراق پتر لە 25 ملیار دۆلار. ئەم بڕیارە
ناڵێ هەرێم مافی نییە نەوتی خۆی دەربینی و پشکنین بکا و ڕەوانە بکە بەڵام فرۆشتین ئەم نەوتە حەسر کرا بە دەسەڵاتی کۆمپانیای سۆمۆی وزارەتی نەوتی عێراق بۆیە ئەرکەکان دابەش دەکرێت یعنی قۆناغەکانی یەکەمی پیشسازی نەوت دەکرێت هەموو لە ئەستۆی هەرێمی کوردستان و کۆمپانیەکان بی بەڵام دوا قۆناغ کە تایبەتە بە فرۆشتین نەوت ئەمە حەسرەن دەبی لە دەست کۆمپانیای سۆمۆی وزارەتی نەوت و عێراق بی ئەمەش تەوان ئەوان پسپۆریان زیاترە بۆیە قازانجی هەرێمە ئەگەر بەو شێوە جێبەجێ بکرێت. بەڵێ زۆر باشە ینی کەواتە بەڕێز دکتۆر ینی لێرەدا بابەتێک دێتە پێشەوە ئەویش مەسلەی ئەوەی کە مامەڵەکردن بەو نەوت وا بکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی دارایی و لانی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەکاربهێنرێت لە ئێستادا ڕێگە ڕاستەکە ڕێگە باشەکە ڕێگە سەرکەوتووەکە کامەیە بەڕێز دکتۆر گۆڤەن ینی بۆی بتواندرێ هەرێمی کوردستان لەو قەیرانە دارایی هاوڵاتیانی خۆی موچەخۆرانی خۆی دەرباز بکە و لەگەڵ ئەوەشدا بتواندرێت کە تا بەجیلێک جێگرەوەیەک دەدۆزێتەوە ینی بگاتە دەرەنجامێک بگاتە ئەوەی کە بەڕاستی کە سبەینێ مەسەلەن هەرێمی کوردستان ئەگەر زانی دەرگایەکی تری بۆ کرایەوە ئەو وەختە بتوانێت ئەو دەرگایە بەکاربێنێ لە ئێستاە بەڕێز دکتۆر گۆڤەن هەرێمی کوردستان ئەتوانێت چ ڕێگایەکی ڕاست بۆ ئەوی موچەخۆرانی خۆی لەو قەیرانە دەرباز بکە بەکاربێنێ بۆ فرۆشتنی نەوت خۆی ئێستا تەنها یەک بژاردە هەیە ئەبێت تەنسیق و هەماهەنگی ئەبی لەگەر وزارەتی نەوتی عێراق و حکوومەتی عێراقی سەپارەت بەڕێوەبردننی سەکتەری نەوت چونکە بڕیاری دادگای پاریس دیارە لەمە دووە فرۆشتی نەوتەوە حەسەر کرا بە حکوومەتی فدرالی بەڵام گرنگە ئەمە بگەرنەوە سەر چونکە یاسایەکمان نییە کارابی بۆ نەوت و گاز بگەرنەوە سەر مادە 112 لە دەستور کە زۆر بە ئاسانی ئەڵێ شەراکەت هەبیتن نێوان حکوومەتی اتحادی و پارێزگا و هەرێمەکانی بەرهەمەنەری نەوت و طبعا ئەوە دەستیشان ناکە قۆناغەکان کو تەوزیع دەکرێت بەڵام ئەوە وردەکاریە پێویستە لە یاسای نەوتکەی دەرچوو ئەم وردەکاریەکە دیاری بکرێت ئەوەی کە گرنگە باسکرد هەمان مادە ئەڵێ بە مەرجێک داهاتی ئەم نەوتێک کە دەفرۆشێ بە شێوەی عادیلانە دابشکرێت سەر پارێزگا و هەرێمەکان بەڕەچاوکردنی ژمارەی دانیشتوان واتە کەتافەی سوکانی و لەگەڵ ڕەچاوکردنی ئەم پارێزگانە کە زیاتر زیانیان پێگەیشت لە کاتی ڕژێمی پێشووتر واتە زۆر بە وازحی دیارە شەراکەت دەبی هەبیتن لەو ئیدارەیە و ئیرادەکان بە شێوەی عادیلانە دابشکرێت ئەمە حسابی بکەین ئەم بشکێک کە داڕاو بۆ هەرێم 12.6 ئەمە بشکێکی عادل نییە چونکە ژمارەی دانیشتوانی هەرێم بەپێی دووە سەرژمێر پتر لە 14 بۆیە گرنگە لە دانانی یاسای بودجەی تازەی ساڵی داهاتوو پشکی هەرێم بکرێتە 14 ئەو چواردە فعلی بی نەک لە نەفقات فعلی حساب بکرێتن ئەو کاتەی بەشەکە کەمتر دەبی ئەوەی کە گرنگە باسیکەن خاڵی زۆر گرنگە ئێمە ئێستا ئەو گفتوگۆی لەگەڵ بەغا تەنها باسی موچە دەکەن بەڵام موچە بەشەکە لە پشکی هەرێم لە موازنە کۆی موچەی ساڵی هەرێم هەموو ناکاتە 11 تریلیۆن بەڵام بە 12.6 موچە پشکی هەرێم 16 تریلیۆنە بۆیە 5 تریلیۆن ئێستا شایستەی هەرێمە ئەبێ خەرج بکرێت بۆ ماوەی ئەو ساڵە کەسی ئێستا بەغا ئەمەی پشتگۆی خستووە و کێشەکە تەنها لەسەر نەوت و موچەکەیە ئەمەش بەشەکە لە التزاماتەوە و سەرجەم التزاماتەکەی نییە کە لەسەر عێراق و هەرێمیش سپێدراوە لە یاسای بودجە. بەڵێ دکتۆر گۆڤەن ئێستا بۆکو لە سەرەتاشە باسم کرد مەسەلەن گفتوگۆیەکی چ ڕووپڕ هەیە لەسەر مەسەلەی نەوت فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمۆوە و باز لەوە دەکرێت کە تورکیا تا سەرۆژ کۆمپانیای سۆمۆڵێ تورکیاش ڕازی بۆ و تورکیاڵێ جێگری وەزیری نەوت وزاڵێ ئامادەکاری کرا و نزیکە ڕێکەوتن و ئەنی نەوت لە ڕێگەی جەیهانەوە بفرۆشێ یان لە ڕێگەی سۆمۆوە بفرۆشێ نەوتی هەرێمی کوردستان پێت وایە مەسەلەن بەڕێزت باست کرد کە لێکەوتەی جۆرا و جۆری هەیە بەڵام
پێت وایە لەو کاتژمێرەی داهاتوو سەرۆکوەزیرانی عراق یان لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عراقا بگەنە دەرەنجامی کۆتایی و ئەم چیرۆکە تراژیدیە کۆتایی پێبێ؟ زۆر دوشتی گرنگ هەیە باسی بکەم. یەکەم هەموو لایەنەکان دەزانن کە ڕاگررتنی هەناردکردنەوە تێرێم زیان بە هەر چوار لایەن دەگەینتە ئابووری عێراق، هەرێمی کوردستان، کۆمپانیەکان وەلایەنی تورکیش زەرمەندن. هەروەها زەرمەندی پێنجەمیش هەیە، ئەمش بازارەکانی وزەی جیهان کە زۆر چاوێن لێ ئەو 400,000 دووبارە بێتە ناو بازارەکان تاکو نرخەکان دابەزی. خاڵیشتر گرنگ هەیە. ئێمە خۆ دەزانی مانگی 11 هەڵبژاردنەکی تازەی پەرلەمانی عێراق هەیە، بۆیە هەموو لایەنەکان لەژێر فشارێکی سیاسینە تاکو ئەم کێشەکە یەکلا بکرێتەوە. حکوومەتی فدراڵی زۆر گرنگە بۆی لەو مانگەی داهاتوو یاخود ئەو مانگای مانج داهاتوو ئەم کێشە بە تەواوی یەکلا بکرێتەوە تاکو بەدەستکەوتێک ئەژمار بکرێتن و ببتە خاڵێکی ئیجابی بۆ نوێکردنەوەی ویلایەتی سوودانی بۆ ویلایەتێکتر. حکوومەت هەرێمی کوردستانیش پێی باشە ئەم شتێکلا بکرێتەوە بەر لە هەڵبژاردن و چونکە ئەمەش خاڵێکی ئیجابیە بۆ دوا ڕۆژەکانی کابینەی نۆیەم پێش دامەزران کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان. بۆیە فشارێکی سیاسی هەیە لەسەر هەموو لایەنەکان تاکو ئەم کێشە یەکلا بکرێتەوە و بەڕای من زۆر گرنگە تەجاوزی ئەم وردەکاری تەکنیکی و دارایی بکرێتن و تۆزی نەرمی هەبی لە هەموو لایەنەکان تاکو بگەنە ئەنجامەک، چونکە ڕۆژانە ئەم ڕاگررتنی ئەم نەوتە نێوان 27 تا 28 ملیۆن دۆلار زیان دەگەینتە بە ئابووری عێراق. بەڵێ کەواتە پێت وایە مەسەلەستەکە خەڵک دەڵێ ئەم شەو کۆبنەوەیەک بۆ ڕاگەیاندنەکان نەبوو، ئەم شەو کە کۆبنەوەی کراوە لە نێوان ئەو لیژنەیە کە ڕاست پێراوە لەگەڵ محەممەد شیع سوودانی و بڕیارە بەیانی بیخاتە بەردەم چوارچەوەی هەمانجی و دواتریش لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە پەسەند بکرێ. پێت وایە مەسەلەن بەپێ ئەو لێکەوتانەی کە هەیەی بەڕێزت وتت 5 لایەنی زەرمەند هەیە بتواندرێت بگەنە ڕێکەوتن لەسەر مەسەلەی پرسینەوت؟ ڕاستە زۆر گرنگە ئەم شتە یەکلا بکرێتەوە، چونکە بەڕاستی بە شکستێک بە حساب دەکرێت بۆ کابینەی سوودانی. شکستەکە ئەوەیە بۆ یەکەم جارە ئێمە لە مەژووی ئەم پەیوەندیانەکەی مابینی هەرێم و بەغا پشتی هەرێم ببەسترێ بچە یاخود بەنەوت. نەوت ئەم دوو فایلە زۆر جیاوازن، یعنی التزاماتی نەوتی یاخود ئەرکەکانی نەوت هەرچەندە یاسایەکمان نییە کارە لە عێراق تاکو ئەرک و ماف و هەموو لایەکان بە ڕوونی دەستی شانکراوی، بەڵام بەستنەوەی موچە لەگەڵ نەوت ئەمە دوو بابەتی جیاوازە، چونکە لە خودی یاسای بوجە ئی عێراق کە ژمارەی 2023 دەرچوو بە ژمارەی 13 ئەسڵەن تەمویلی موچەکان لە خشتەکان دیاری کراوە و بڕی پارەکەشی دەستنیشان کراوە لە خشتەیەک پێدەڵێن نەفقات جاریە. بۆیە هیچ مەرجێکی تیان نییە کە ئەمەی ببەستیەوە بە التزاماتی نفتی یاخود بۆ وەزعی کە نەوتەکەی ئێران هەرێم ئەستەتیایەتی. طبعا ئەو التزاماتە کە پێشتر دەکرات 400,000 بەرمیل لە دوای ئەو هەرشا درۆنیەکان لەسەر هەرێم هاتە خوارێ تا 80,000 بەرمیل، بەڵام دواتر ئێستا کە دەست پێ دەکەم بەکار احتمالە بگاتە 200,000 بەرمیل. بۆیە زۆر هەڵەیە ئەگەر حکوومەتی عێراق پێداگیری بکات لەسەر 400,000ەکەی کە دەستنیشان کراوە لە یاسای بوجە. ئێستا خۆشیان گەیشتنەوە قەنەعەتی، بۆیە لە دوارێک کەوتن کە 11/8 واژوو کرا نێوان شاندەکی فراوانی بەغا و حکوومەتی هەرێم باس لە بڕێکی دەستنیشان کرا و نەکرا بۆ بەرهەمهێنانی هەرێم کە ئەو دەبی ڕاستە ڕادەستی سۆمۆ بکرێت، بەڵکو سەرجەم بەرهەمەکە بە پێی توانە ڕادەستی سۆمۆ دەکرێتن. ئەمەش یەکەم جارە بە شێوەی واقعیانە سەیری بەرهەمهێنانی نەوت هەرێم دەکەن. نەوت لە هەموو شوێنێک بەستراوە بە چەندین فاکتەر و گۆڕانکاری تەکنیکی، ڕۆژ هەیە بە تەواوی دەوەستی، ڕۆژ هەیە زیاد دەبی بە بڕی 110-120. بۆیە گۆڕانکاری تیا دەبیتن لە ماوەیەک بۆ ماوەیەکی تر. دکتۆر بەڕێزت باسی ئەوەت کرد کە نەوتی زەرمەندی جۆرا و جۆر هەیە لە ناو ئەو مەسەلەیە. پێت وایە نەوتی هەرێمی کوردستان ئەو بڕا جا 300,000 400,000 هەر بەڕاستی مەسەلەن کاریگەری هەیە لەسەر بازاڕەکانی جیهان یان کاریگەری هەیە بۆ سەرفرۆشی نەوت لە عێراق؟ پەیوەندیمان لەگەڵ دکتۆر پچراوە.
بەیوان زووترین کات بتواندرێت کە لەگەڵ بەڕێزیان گفتوگۆکە تەواو بکەین لەبەرەوەی ئەمە ئەمانوێ پرسیار بکەین کە ئەوەوتە گرنگجی بۆ بازاڕەکانی جیهان چیەوە بۆ ئابووری عراق چییە کە بەڕێزیان باسی کرد کە کابینەی محەممەد شیع سوودانی وە خودی ئەو سەرۆک وەزیرانە ئەبێ پێش هەڵبژاردنەوە مۆزوعەیەک لاکاتەوە بابەتێک لاکاتەوە چکە ئینجازێکە بۆ ئەو هەر پرسەکە پەیوەندی بە مەسلەی موچەوە نیە ڕەنگە ئەوان بڵێن 2009 یاریێمی کوردستانمان هێنایەوە ژێر دەستی خۆمان ئەمە لە بانگەشەی هەڵبژاردندا بەکاری بێنن بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش گرینگە لە ڕێگەی ئەم ڕێکەوتنەوە مانگانە لە کاتی خۆیدا موچە بێ و بۆ بازاڕیش گرینگە و ئەمە جگە لەوەی لە ئێستادا و لە مانجی 2023 هیچ بڕەنەوتێک نەتواندراوە بەڕێ بکرێت. دکتۆر من پەیوەندیم لەگەڵ جەنابەت پرسرا بوو بەڵام پرسیاری ئەوم کرد کە بەڕاستی ینی نەوتی هەرێمی کوردستان ئەو بڕەنەوتە جا لە 400,000 بۆ خوارەوە حسابی بکەین گرینگە بۆ بازاڕەکانی بازاری نەوت لە جیهان و بۆ عراق چ گرنگجێشی هەیە ئەمە؟ بەڵێ بۆ عێراق زۆر گرنگە چونکە ئەمە عێراق تەنها یەک ڕێگای هەیە بۆ هەناردەکردن ئەویش ڕێگای بەسڕەیە بۆیە ئەگەر هەر شتێک بقومێ هەر زروفەکی ناسەقامگیری ئاسایشی ئەمنی کەواتە ئەو ڕێگە بوەستێ ڕۆژانە عێراق 220 میلیۆن دلار زەرد دەکات بۆیە زۆر گرنگە دووسێ هەبی بۆ فرۆشتی نەوت ئەمە گرنگی ڕێگەی بۆری نەوتی جیهانە خاڵش ترشێ گرنگە ڕێگەی بۆری جیهان باشترین ڕێگایە بۆ فرۆشتین نەوتی عێراق بۆ بازارەکانی ئەوروپا ڕاستە بەژمارە ڕەنگە عێراق زۆر پێویست پێنەبی بەڵام ئەم خاصیەتە هەیە کە زۆر گرنگە دەتوانیت نەک 400,000 وەک پێشتر بەڵکو تا 1 ملیۆن بەرمیل ڕەوانەی بازارەکانی جیهان بکە بەڕێگەی بەندەری جیهانەوە بۆیە لە ئایندا ئەگەر پشتی عێراق زیاد کرا لە ئەو پشتی کە بۆ دانراوە لە ئۆپیک پلس تەنها 3.3 ملیۆن بەرمیل ڕۆژانەیە ئەگەر کرا بە 4 ملیۆن عێراق توانای نییە لەوەی زیاتر هەناردە بکە بگەڕێ بەسرە بۆیە دووەم پشتگیری دووەم پاڵپشت ڕێگەی بەندەری جیهانە کە زۆر گرنگە بۆ عێراق دووبارە زیندوو بکرێتەوە چونکە ژێرخانەکەی تەواوە بۆ مەسرەفێکی زۆری لەسەر کراوە وەرەوها دووبارە وەک باسمان کرد نەوتی عێراق بە ئاسانی دەگاتەوە بازارەکانی ئەوروپا ببرەکی نەک 400,000 بەڵکو دەرفەت هەیە زیاتر تا 1 ملیۆن بەرمیلی زیاد بکرێ ئەگەر ڕێکەوتنی ئۆپیک و ئۆپیک پلس ڕێگە بە عێراق بداتن. بەڵێ بۆ هەرێمی کوردستان هەر بەو شێوەیە بمێنێتەوە کە ئەوترێ هەندێک جار لە ڕێگەی جۆرا و جۆرەوە ئەفرۆشرێ یانیش لەگەڵ عراقا لەگەڵ وەزارەتی نەوتی عراقا بکاتە ڕێکەوتن و لە ڕێگەی جیهانە بۆ فرۆشێ ینی سوود و زیانی ئەم بابەتە کامەیە بەڕێز دکتۆر؟ خۆی باشترین ڕێگال فرۆشتن بە ڕێگەی سۆمۆیە باشترین ئەو تەنسیقەبی چونکە ئەوان مشتری خۆیان هەیە گرێبەستی خۆیان هەیە یاساییە دەوڵەتیە بەڵێ دەوڵەتەکە ئێگەی دیبلۆماسی و جیهانی هەیە ئەتوانین نفتەکەی بە شێوەی باشتر فرۆشی کاتی خۆی هەرێم بە پێگەی خۆی وەک هەرێمەکی نەناسرا و ناچار بوو تۆزی داشکان بکە لە نرخەکان کاتی فرۆشی نفتەکەی کەچی لە کاتی هەژمارکردنی بوجە ئەوان تەواوی نرخەکەی سۆمۆ لەسەر هەرێم حساب دەکەن بۆیە قازانجی هەرێمە ئەو تەنسیقە بەردەوام بیتن ئەم شەراکەتە بەردەوام بیتن لەو بابەتە بە تایبەت لە بواری نەوتەوە جێ ئاماژەیە ئێمە باسی تەنها نەوت دەکەین هەرێم توانایکی زۆریش هەیە لە گازی سروشتی کە عێراق زۆر پێویستی پێیەتی عێراق ئێستا چەندە لەگەچی بەلاحی گاز سروشتی بەڵام ئێستا هاوردەی گاز دەکات لە ئێران بڕی 50 ملیۆن مەتری سێجار ڕۆژانە لەگەر بڕێک نەکاربا فاتورەی ئەم بڕێ گاز و کارەبایەکە ساڵانە 6 تا 7 میلیارد دۆلارە بۆیە ئەگەر تەنسیقەبی بەغا ئەتوانی سوودیش وەرگری لە گازی هەرێمیش نەک بەس لەنەوتەکەش کە ئێستا ئەگەر اتفاقەکە سەرکەوی پێکەوە دەفرۆشێ بەڕێگەی بەندەری جیهانەوە. باشە بەڕێز دکتۆر زۆر باسی کۆمپانیاکان دەکرێت وەکو لایەنی سێم لە ناو کێشەکاندا مەسەلەن زۆر جار دەڵێن هەرێمی کوردستان و بەغدا ڕێکەوتون بەڵام کۆمپانیاکان بەتایبەتەوانەی چوارچەوەی ئەپیکۆر ڕێک نەکەوتون بەڕاستی ئەمە چی لە پشتە بەسەلەی ئەو بابەتەوە ئەو قەید و بەندکردنە بە وابەستە بوونە بە کۆمپانیاکانەوە؟ خۆی کۆمپانیاکان دوو تەحەفوزیان دوو خاڵیان هەبوو ئەماژە پێکرا لە کاتی گفتگۆیەکان یەکەم شت داوای زەماناتێکیان کرد لە حکوومەتی اتحاد کە پارەکەیان بۆ سەرف کرێت ئەو پارێک کە بە شێوەی کاتی دانراوە
دلار بۆ هەر بەرمیلە بەڵام ئەو بە کاتیە چونکە دواتر تەخمینەکی تازە دەکرێت تەقدیراتش تازە دەکرێت لایەنێکی بیانی پسپۆر بۆ تێچووی بەرهمهێنان و گواستنەوە لە هەر چێلگەیش نفتی بە تاکید ژمارەکانیش هەمویان سەروی 25 دلار دەبی. کۆمپانیەکان داوای زەماناتیان کرد بۆ چۆنێتی وەرگرتنی ئەو مستحقاتە. خاڵی دۆمیش کە باسکرا چۆنێتی وەرگرتنی مستحقاتی کۆنیان واتە قەرزە کۆنەکانیان کە لەسەر هەرێمە. خۆتان دەزان بە پێی یاسای بوجەش سەرجەم تێچووی نەوت لە هەموو عێراقەوە بە هەرێمیشەوە لە ئەستۆی وزارەتی داراییە قەرزەکانی کۆنەکان کە لەسەر هەرێمە ئێستا گرنگە حکوومەتی عێراقی فیدراڵ بداتن چ شێوەی بە کە شێوەی کاشبی یاخود بە شێوەی نەوتی خاو بیتن. باشە بەڕێز دکتۆر کەواتە ئەو ڕێکەوتنەی لەگەڵ کۆمپانیاکان کراوە ناچاریە یان دەستکەوتە ئەوەی کە ئێستا دەبینی لە ناو چێشەکان کە کۆمەڵێک بابەت سەر هەڵدەدا و ئەوان داوای زەمان و گەرانتی بوون دەکەن. زەمانەتەکە لە چی هاتیە لەو ماوەی ڕابردوو لەو کاتێک کە نەوتەکە وەستا پشکە بەڕێک نەوت بە مانگ بە مانگ دەگۆڕا 50,000 ڕادستی وزارت نەوتی عێراق دەکرا وە کۆی ئەو نەوتێکە ڕادەستکرای لەو ماوەی 2 ساڵە کۆیەکەی گەیشتە 11 ملیۆن بەرمیل بەڵام حکوومەتی عێراق $1 خەرج نەکرد وەک تێچووی بەرهمهێنان بۆ هەرێمی کوردستان و کۆمپانیەکان بۆیە تۆزێ متمانەکەی لاواز کردەوە لەبەرەوەی کۆمپانیەکان داوای زەماناتێک دەکەن داوای گرێبەستێکی نووسراو دەکەن تاکو زەمان بکەن ئەو پارەی $16 هەرچەندە پێشیان کمە کە وەرگرنەوە بەڵام ئەوان دڵیان خۆشە کە لە ئایندە ئەم بڕە دەگۆڕدرێ بە پێی ئەم تەخمینەی بیانیەکەی کە بۆی دەردەسی بەڵام هەموو لایەک دەزانن ئەبێ زۆر گرنگە نەرمی بنوێنن یعنی چونکە هەموو ڕۆژێک زیانە بۆ هەموو لایەکان وەک باسمان کرد زیانی نەفرۆشتنی 400,000 بەرمیل $27 ملیۆن کۆمپانیەکانیش ڕۆژانە زەر دەکەن لە جیاتی ئەوەی 200,000 ئەنتاژکەن ئێستا کەمتر لە 100,000 بەرمیل ئەنتاژ دەکەن و زۆربەی بۆ ناوخۆ سەر دەکرێتەوە بۆ پاڵەوەکان ئەمەش زیانی بۆ قازانجی باشەکەی نەوتەکە کە بفرۆشێ بۆ دەرەوەی وڵات چکە بە نرخە زیانەکان دەفرۆشێ بەڵام ئەوەی لە کەناو وڵات دەفرۆشێ نرخەکی زۆر کەمترە نزیکەی نیوەی نرخی جیهانی نەوتی خاوە. بەڵێ بەڕێز دکتۆر با زۆر جار ئەو پرسیارە دەکرێت خەڵک خۆی ڕێگە بۆ حکوومەت یارم دادنێ لە دڵپاچی خۆی لە دڵسۆزی خۆیڵێ با ئەو 3-4 مانگە ڕێکەوێ بەڵکو دەرگایەک بۆ هەرێمی کوردستان بکرێتەوە پێت وایە لە ئێستا بۆ ئایندا دەرگایەک هەیە هەرێمی کوردستان بتوانێت لە غیری عێراقەوە بتوانێت نەوت وەک جاران بفرۆشێتەوە لە چه حاڵەتێکەوە دەکرێت؟ بەپێی ئەو یاسایی بودجەی کە هەیە ئەو ڕێکەوتنامەی کە ئیمزا کرایە ڕێکەوتن مانجی 4 2023 بواتە 1 مانگ لە دوای دەرچوونی بۆ جار ڕێکەوتن کرایە ئێستا هەموو لایەنەکان گرنگە پابند بن بەو ڕێکەوتنامە هەرچەندە تۆزێ گۆڕانکاری لێ دەکەن تاکو زیاتر واقعی بیتن هەرێم وازم تاکە ڕێگای بۆیە هاوکاری و تعاون لەگەڵ بەغا بکاتن و بۆ بەڵام پێویستە وەک باسمان کرد ئەرکو التزاماتی هەموو لایەک بە تەواوی دیاری بکرێت بەڵام جێداخات چونکە ئێستا یاسای کارەمانیە لە عێراق لە نەوت و گاز تۆزێ ئیجتیهادات زۆرە و ئەبێنم لە کابینەیەک لۆ کابینەیەک ئەم بڕیارانەی بەغا دەگۆڕێ هەندێک زار زۆر نزیک لە یەکتر دەبن هەندێک زار کێشە دروست دەکرێت لە هەمان ئەو دۆسیانێک کە ئەوە تقریباً پتر لە 20 ساڵە هەڵوەسراوە نێوان بەغا و هەولێر دۆسیەکانش خۆتان دەزانن بودجەیە پێشمەرگەیە نەوتە و مادەی 140 مادەی 140 یاسای بۆ هەیە بەڵام تا ئێستا ئەم ڕەشنووسەی یاسای نەوت و گاز نەکرایتەوە یاسایەکی کارە ئەگەر ئەم کابینەی داهاتوو سەرکەوتوبی لە بابەتە بەڕای من سەرجەم کێشە کۆنەکان و کێشەی نوێژ داخی ڕوو ناداتن و هەموو لایەنەکان ئەرک و التزامات خۆیان باش دەزانن و ئەم داهاتە ئەم سامانە گرنگە ئەگەر نەوتبی ئەگەر گازبی باشترین سوودی دەبی بۆ گەلی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. دکتۆر عێراق دەتوانێت تاکەی پشت بەکو دەوترێت سەدا 90 بۆ سەر و پشت بە داهاتی نەوت دەبەستێ عێراق دەتوانێت بەردەوام هەر پشت بە نەوت ببەستێت و یان پشت بەستن بە نەوت بەڕاستی بۆ مەسەلەی دارایی و ئابووری پرسێکی سەرکەوتووە؟
یان ئۆپشنێکی سەرکەوتووە؟ ئەمە خەلەلێکی گەورەیە لە هیکەلی ئابووری عێراق کە تو سەتا نۆهەت ئەعتیماد کە لەسەر یەک سەرچاوە ئەمیش نەفتە ئەم سەرچاوەش بە پێی بازارەکانی جیهان دەگۆڕێ یعنی ئێمە باسمان کرد ئەگەر $1 بێتە خوارێ ڕەنگە ساڵێ پتر لە $1 بێتە خوارێ بۆ 1 ساڵ لە نرخی نەوت لەو نرخەی کە دانراوە لە یاسای بودجە $70 ساڵانە عێراق بریارە کوت و $100 ملیۆن زەرە دەکات ئەگەر $1 هاتە خوارێ لەو بڕی بەڵام ئەگەر زیاتر بوو لەو دەستنیشان کرا و لە یاسای بودجە ئەو کاتەی داهاتێکی زیاد دەبیت ئەم داهاتە استفادەکەی چییە کورتێنانی بودجەکەی کەم دەکات هەرچەندە بنەوتەکە داهاتی زۆرە بەڵام سەرێکتی 2024 عێراق کورتێنانی گەورەی هەیە لە بودجە دەگاتە $49 ملیار و چەند نەفەقات زیاتر بی ساڵەکەی پاشتری واتە ئەو ساڵە جارێ معلوم نییە کورتێنانەکە چەندە ئەمەش خۆی خەلەلە تۆ کە داهاتێکی گەورەت هەبی دەبگاتە 160 ملیار معقول نییە 180 ئەم داهاتە کورتێنان بی واتە لەلەکەیە لە چۆنێتی ئیدارەدانی ئەم داهاتە ئیدارەدانی ئەم بودجەی عێراقە چونکە نەفەقاتەکە زۆر زیاترە لە داهاتی نەوت ئەوەی کە گرنگیشە عێراق مەفروزە کاریش لەسەر دەکات و پلانێکی چاکسازی هەبوو بەناوی وەرەقە البەیضا تاکو هەموو سەکتەرەکانی ئابووری بەهێز کاتن وەک پیشسازی و کشت و کاڵ و گەشت و گوزار و باجی گومرکی و باجی داهات هەموو گەر چارەت سەر بکرێتن عێراق ئەبێ ئەم نسبەیە کە 109 زۆر کەم کاتەوە لانی کەم بۆ 170 لەم 2-3 ساڵی داهاتوو ئەجینا کێشەکە بەردەوام دەبی و ئابووری عێراق بەردەوام لەو مەترسیەدا دەبیتن و بەپێی مەترسیەکە لە چییە بەپێی گۆڕانکاری کە ڕووداتن لە نرخی نەوت لە بازارەکانی جیهان ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە ینی ئێستا زۆر ئێمە باز لەوە دەکەین لە کاکە نەوتەکە تەسلیم بکرێت تەسلیم نەکرێت خۆمان بیفرۆشین نەخێرنا ینی ئەم بابەتە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە لەوەتەی کە لە مانجی 2023 نەیتوانیوە بفرۆشێ نەشی توانی وەک پێویست و چەپدا هەموو مانجێک چاوی لە دەستی بەغدا بووە زۆر گرنگە هەرێم بۆ خۆشی پلانی ینی ئازادی خۆشیێبی لەبەر سەکتەرەکانی ئابووری وەستە فعلەن دەست پێ کرد ئەم لەو 2-3 ساڵی ڕابردوو سەکتەری کشتتوکاڵ زۆر پێشکەوتنی تۆمار کردووە پیشسازی زۆر باشترە گەشت و گوزار لە گەشت پێدانە لە چاو ساڵەکانی ڕابردوو بەڵام دیسان ئەبێ حسن بکەینەوە ئەم پێشکەوتنی ئەم چەند ساڵە تۆمارکرا لە سەکتەرەکان کە ئەمەش بەشێک بوو لە بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەوەم ئەبێ حساب کرێ ئایا ئەم پێشکەوتنە بە ژمارە چەندە داهاتەکانی مە چەندە ئەمان لەسەر نەوت گەیشتە چرادەیەک بەتەکید کەمترە لە بەغا بەڵام زۆر گرنگکە زۆر کەمتریش بیتن چونکە چەند کەمتر بیتن ئەو کاتەی ئابووریەکەمان یعنی لە ئەمان دەبیتن ناکرێ عێراق و هەرێم بەو دەرەجە زۆرە گەورەیە ئەتیماد لەسەر نەوت بکەن بەڵام وەک باسمان کرد ئێستا هەرێم بە شێوەیەکی سربەخۆ پلانەکانی خۆی هەیە بۆ چاکسازی بۆ پێشخستنی کەرتەکانی ئابووری کە باسمان کردەوە و فعلەن گۆڕانکاریەک هەیە بەرچاو بۆ یەکەم جار بەرهەمەکانی کشت و کاڵی هەرێمی کوردستان دەگاتە بازارەکانی کەندا و بازارەکانی وڵاتی تر ئەمەش هەر لە خۆیەوە دەستکەوتەکە بەڵام زۆر گرنگە بڕەکە زیاتر بی و ئەم گەشە پێدانە بگرە سەکتەرەکانی تریش وەک گەشت و گوزار و پیشسازیش باشە بەڕێز دکتۆر زۆر جار خەڵک قسەیەک دەکات دەڵێت خۆزگە لە سەرەتاوە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بۆ دەرهێنانی نەوت و مەسەلەی نەوت نەبرد بۆ نەوەکانی داهاتوو لەبەرەوەی ئەوەندەی هەرێمی کوردستانی خستە ناو ئاڵۆزیەوە نەیتوانی دەستکەوت ببێتە دەستکەوت ئەم قسەیە ڕاستە؟ ئەوە یعنی فەلسەفەی جیاوازە ئێمە لە هەرێم و عێراق بە شێوەی گشتی ئەم سامانەی کەیتی ئەم دەگەیتی بەشی 100 ساڵ دەکات نزیکەی 100 ساڵە بەڵام معنای نییە عێراق دەتوانێت تا 100 ساڵ ئەو نەوتەی سەر بکات چونکە لە ماوەی ڕەنگە 20 ساڵی داهاتوو بەدیلێکتر بژاردەیەش کرد دەربچی لۆ وزە وەک وزەی خۆرە وزەی ئەتۆمیە ئەو کاتەی نرخی نەوت و قیمەتی نەوت نامینێتەوە و احتیمالیشە زووتریش بیتن عێراق و هەرێمیش ئەبێت تا 2050 سەرجەم
ئەم گازانەی کە ڕەوانەی هەوا دەکرێت کەم بیکاتەوە بگاتە سفر. ئەمەش یەک لە بڕیارەکانی لوتکەکانی ژینگەیە. ئێمە ناتوانین زەمانکەین ئەو نەوتە جێمان هێشت ئایا دوای 30 ساڵ قیمەتی دەمێنیان قیمەتی نامێنێت، چونکە بەردەوام لە هەموو وڵاتانی جیهان کار دەکەن بۆ سەرچاوەی خاوێنتر و پاکتر بۆ وزە، وەک ئەوانەی کە باسمان کرد، وزەی خۆرە، وزەی ئەتۆمیە، وزەی هایدرۆجینە و جۆرەکانی تریش، و ئەوانە ئێستا کارەباییشت طبعاً. بۆیە قیمەتی ئەم نەوتەی بەرەبەرە کەمتر دەبیتن بە هەر 20 ساڵە گۆرانکاری بەسەردادێ. بۆیە ناتوانێت ئەم مجازفەی بکەن بڵێن واز لە ڕفتەی بێنن، چونکە ڕەگە دوای 30 ساڵ کە قیمەتی زیاتر دەبی. هیچ زەمانەتەک نییە، چونکە هەردەم پێش دەکەوی و بەخۆی کارکردنەوەی نێگەتیڤ لەسەر ژینگە ئێستا هەردەم وڵاتەکان دەگەڕێن بەرەو سەرچاوەی پاکتر و پێدەڵێن وزەیەکی پاکتر، وزەیەکی خاوێن بۆ ژینگە. بە تەکیدیش و دانوێ ئەم احتیمادێکە هەیە لەسەر نەوت و گاز کەم بکرێتەوە تا ڕادەیەک کەم بەپێی ئەو بڕیارانەی کە دراوە و دوا بڕیار خۆمان نەزانین لە لوتکەی پاریس بوو 2015 کە فەرزی کرد لەسەر سەرجەم وڵاتانی جیهان بە شێوەی بەرچاو بەکارهێنانی نەوت و گاز کەم بکەنەوە. باشەکەواتە بڕیارەکەی بۆ ئەوەی پرسیارەکە دووبارە بکەمەوە بەڕێز دکتۆریانی مەبەستەکەی ملێ بۆ هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووشدا کێشەی زۆری بۆ دروست بوون، بەتایبەت لە دوای 2014ەوە. ینی ئەو بڕیارە دروست بوو؟ خۆی ئەمە ئێستا نەفتی ئینتاژ دەکەن و خەریکە بە شەراکەت ئیدارەی دەکەنەوە بە پێی مادەی 112 دەستور. ئەوان ئەو فشار دیسان بەکاردێن بە وەک کارتەکی فشاری سیاسی لەسەر هەرێم. بەڵام ئەگەر ئەو نەوتەمان نەبوایە بە تەواوی ڕەنگە کاردانەوەی ئەم فشارە سیاسی بەغا زۆر بەهێزتر دەبوو لەسەر هەرێم، چونکە شتێک نییە ئەمە لەسەری مفاوەزات بکەین وا خود باسی بکەین. بۆیە ئەم بڕیارە هەرچەندە تۆزێک کێشەی هەبوو لە ساڵانی ڕابردوو، بەڵام تۆزێ بەهێز و هێزێکی استراتیژی و پێگەیەکی استراتیژی بۆ هەرێمی دروست کردەوە. ئێستا کە مفاوەزات لەگەڵ بەغدا دەکا لەسەر ئیدارەکردنی ئەمە شتێک هەیە باسی لەسەر بکەن، بەڵام ئەگەر نەبوایە ئەم کاتەی ئەم کارتە لەدەست هەرێم نەدەبوو. ئەو کاتەی بە تەسەوری من پێگەی استراتیژی و سیاسی هەرێم لە عێراق لاواستر دەبوو لەوەی ئێستا. باشە، باسی مادەی 112 دەستوری عراقت کرد. هەر بەڕاستی بەڕێز دکتۆر، عراق بەپێی دەستور مامەڵە لەگەڵ هەرێم دەکات لەسەر مەسەلەی نەوت و وزە، یان هەرێم بەپێی دەستور مامەڵەی کردووە، یان ئەو بۆشایەی کە هەیە ئێستا مەسەلەی نەبوونی یاسای نەوت و غازە لە عێراقا؟ پرسیاریش لە شوێنی خۆیتی. عێراق بەپێی بەرژەوەندی خۆی هەندێک لە ژمارەی زۆر لە بەرگەکان و مادەکانی دەستور پشتگۆ دەخاتەوە. ئێستا ئەو بەرگانەی کە لە دەستور کاریان لەسەر نەکراوە بریتینە لە 40 تا 50 مادە لە دەستور. طبعاً ئەو یەک لەو بەرگانەی کە عێراق نایەوێت بە باشی کار لەسەر بکاتن، وەک باسمان کرد مادەی 112ە کە زۆر بەڕوونی ڕێگا دەدا شەراکەتێکی ڕاستەقینەبی نێوان حکوومەتی فیدراڵ و پارێزگا و هەرێمەکانی بەرهێمەدەری نەوت. بەڵام بۆ چوونی ئێستای عێراق زۆر بەرەو مرکزیت دەڕوا، مرکزیەتیش پێچەوانەی فدرالیە. ئەمە پێگەی هەرێم و کوردستان بە پێی چەند مادەی دەستنیشان کراوە، مادە 116 و 117 لە دەستور. بۆیە ناکرێ هەر کارێکی حکومی و بڕیارێکی حکوومەتی فدرال پێچەوانەی و یاخود لە دژی سیستەمی فدرالی بی کە لە دەستور زۆر بەڕوونی دەستنیشان کراوە. و هەروە ئەوەی باسمان کرد دووبارە مادەی 112 شەراکەتەکەی چەسپاندووە. هەرچەندە پارێزگەکان داوا ناکەن و پارێزگای کۆچی بەسرە کە دەوڵەمەندترین پارێزگای عێراق لەنەوت داوای نەکردووە شەراکەت بکات لەگەر حکوومەتی فدرال، هەرچەندە ئەو مافی خۆیەتی. بەڵام هەرێمی کوردستان ئەو ئیسرار دەکە لەسەر ئەو مافە دەستوری خۆی. و ئەم خلافەی کە هەیە بەڕاستی یەک ڕێگا هەیە یەکلا بکرێتە، ئەمش بە تێپەڕاندنی یاسایەکی عادلانەی نەوت و گاز کە مافی هەرێمەکان و مافی پارێزگەکان دەپارێزی وەها ڕێگا دەدا بە باشتر بەرەوبردننی ئەم یاسای ئەم سامانە نەوتیەکەش و عین وەخت دەرفەتی زۆر کەم دەکا
لە گەندەلی لە بەرەوبردننی ئەم سامانە سروشتیەی عێراق. ینی گرنگە هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسیش پشتگیریەوە بکە کە یاسایەکی نەوت و گاز هەبێ بۆ عێراق بۆی لە چوارچەوە یاسادا مافەکانی هەرێمی کوردستان و ئەرکەکانیشی دیاری کراو بێ. بەتاکید بەتاکید. باشە بەڕێز دکتۆر گەشتبینی کە وەکو بەڕێزت باست کرد وەکو چەکێکی استراتیژی ئێستا نەوت کە لەم فازاتدا بەکاردەهێنرێ لە ڕۆژانی ئایندەدا بە خێر بگەڕێتەوە بە تایبەتیش بۆ چارەسەری پرسی موچە. خۆی زانست ناو بەقا یەک لایەنێکی سیاسی نییە کە دەست ڕۆیشتوو بوو لە هەموو سەکتەرەکان. حکوومەتی سودانیش چەند شەریکی هەیە لە ناو حیزبە شیعیەکان هەندێک زمان ڕێگر دەبن لە هەر کارە باشەکان و بڕیارە باشەکانیان بە تایبەت مووقفی لەگەڵ هەرێم. ئێستا زۆر لە حیزبەکانی کە شەریکن لە حکوومەتی سودانی پێیان خۆشە سودانی سەرکەوتو نەبی لە چارەسەکردنیان کێشانەی لەگەڵ هەرێم تاکو چانسی نەبیتن بۆ نوێکردنی ویلایەتەکە. ئەم کێشە هەیە ناوبەغا ئەم ملانەی سیاسی هەیە بە وەجێی داخە کاردانەوەی خراپی هەیە لەسەر ئەم مەلەفانەی کە تا ئێستا بە تەواوی چارەسەر نەکراوە. بۆیە گرنگە هەرێم ئێستا بە شێوەی حەکیمانە هەر کۆچی بی بە محاولەکە ئەگەر بە شێوەی کاتیش بی بە شاوکی سێمانگیش بیتن ئەم کێشەی نەوت وە موچە بۆ ئەو ماوەیە کلا بکرێتەوە. بە تایبەت بەتەکید حکوومەتی تازە هەوڵ دەدا لاپەڕیش تازە بکرێتەوە و ئەو هەڵانەی حکوومەتی کۆنی عێراق دووبارە نەکاتەوە و بەڵام گرنگە هەموو ئەم شتانە ڕێک بخرێت نەک بکرێتە قەرارشی ئیجتیهاد. گرنگە یاسایەکە بی بۆ ڕێکخستنی ئەم پەیوەندیەی نێوان هەرێم و بەغا. هەرچەندە ئێستا وەک باس دەکەین هەندێک جار یاسا هەیە مادەی دەستوریش هەیە بەڵام جێبەجێ ناکرێت چونکە مەسلحەی لایەنەکانی حیزبیەکان یاخود هەندێک جار ئەجندای دەرەچی هەیە دەستی وەردان دەدا لە ناو کارەکانی عێراق و هەروە پەیوەندی لەگەڵ هەرێم. بۆیە کاردانەوەی دوو ئەجندا هەیە ناوخۆ و دەرەچیش هەیە لەسەر هەموو بڕیارەکان و سیاسەتی حکوومەتی عێراقی ئێستا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی مامۆستای کۆ شارەزای بواری نەوت. سپاس بۆ بەڕێستان کە لە لێرەوە لەگەڵ ماوەی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە کۆپانۆڕامامان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانەکە.